سهيل آدمية دیارە ئەم هونەرمەندە لە ماوەی ڕابردووە توانیوێتی کە چەند بەرهەمێت بڵین دروست بکات و هەروە ڤیدیۆ کلیپیان بۆ بکات و لەڕێی پرۆگرامی کورسات مەگەزینۆت پەیامێکی هەیە و بێگومان لەگەڵ هەمومانەشە توانیوێتی کە چەند ستایلێکی جیاواز و بەدەنگی خۆی بە شێوەیەکی جیاوازتر چەندین بەرهەم پێشکەش بە گۆرانی و مۆزیکی کوردی بکات پێکەوە بینەری بەرهەمە نوێیەکەی هونەرمەندی خۆشەویست و هەروە پەیامەکەی بەڕێز سهيل آدمية بين فرم لأدوري تسرلي شواوم كدلي لدار يا يام خيال دار نخنكا تو سيركا بلاي أمدلم برين دار بعد ساوين ببشم نچاشني خوشي لشادي زي بكاني فرهادي رنج بازا يا خوم بكسي هرجوان لا خوم لكن جي أمي ڕێزم هەیە بۆ ئەندامانی کاناڵی پۆرتەلەوداری کورسات مەگازین من سهيلی ئادەمیم لە ڕۆژهەڵاتی کوردستان دانیشتووی شاری سەقزم لە خزمەتیەوەی عزیزە بەڕێوەبردننی کارەکانی من لەژێر نظری کۆمپانیای زۆرگەورەی ئیکسوانە کە توانی لە کەمترین کاتە باشترین باسپۆرتی بەکارەکانی ئێمە هەروەهای کە دیتان کاریەوەڵی من کە منتشر بوو لە فەزای مجازیە مورد سەواڵێکی باش قراری گرتووە ئیکسوان هەروەها توانیەتی تام لەحزە لە باشترین ئارێنجەرەکان و تێکسنویسەکان کە ژێر مەجموعی ئیکسوان و نەوازەندەهایەکی خاز لە ئێرانەکە قسەی ئەوڵیان هەیە بۆکردن لەگەڵی ما بەشدار بوو ئەلبومی ئەوڵمان کە منتشر بوو بە ناوبووکی بێگانە 8 تراکە کە تراکی ئەوڵمان وەختێمە بڵاو کردو بە ناو بێکەسی یا فرادی ڕەشبزایەکم کە استقبالێکی زۆر باشی لێ کردیا دانوێتێکی زۆر باش بوو و هەروە خەڵک زۆریان حەزەوە ئاهەنگە بوو و ئاهەنگی دووەممان بووکی بەگانە بوو کە هەر جزوی و ئەلبومەیە و بە ناو ساقی قسەمە منتشرمان کرد ئەویش جزوی ئاهەنگایە بوو کە استقبالێکی باشی لێ کردیا و هەروەها ئاهەنگی سێوەمان تەختەی مێژوو بوو کە بڵاومان کردو تەختەی مێژوو یەکێ لە ئاهەنگەکانە کە بەڕاستی ملۆدیەکی زۆر تاپی هەیە و من خۆم بەڕێی خۆم زۆرم پێ ئاهەنگێکی قەوی و جوان ئیم شەویش لە کاتژمێری 9 لە ئێران 25 جولای ئاهەنگی شادی عزیزم بڵاوەوە تۆ کە یەکێک لە ئاهەنگایەکە کە قەتعەن ئێوەی خۆشەویست پێتان خۆشە ئاهەنگی شاد و گەشە میدوارم کە موجی ڕزایەتتان دوێ ئاهەنگی بعدی کە دوای عزیزم گەرەکمانە بڵایکردنەوە ئاهەنگێکە بەناو ئەسیری کردم کە ئاهەنگی زۆر خۆشایەوە بە نەزەرم جووری تاپترین و قەدەرترین ئاهەنگەیەکە کە بڵاویەکەینەوە متمەئنە تەرەفدارایەکی زۆر خاص بەخۆی ئێرەوە من بەجورەتوان بێرا ئێلام کەم کە ئەو ئاهەنگە تا الآن بۆ کەیفێتەوە بۆ باشیۆ لە مارکەتی موسیقی کوردیان ئەنجام حاڵی حازرە من ئەلان لەگەڵ مەجموعەی گەورەی ئیکسوانە خەریکی ئالبومی دووەمم کە تعدادێک لە تراکانی ئامادەیە کلیپمان کردەوە ئامادەی پەخشەکەی ئینشەڵا دوای پەخشی ئالبومی ئەوڵمان ئەویش پەخشەکەینەوە حتمەن لێرا شابازم ئێلانێکی کە بەڕاستی ئالبومی دووەمە لە ئالبومی ئەوڵمان ئەتوانێت زۆر قەویتر بێەوە تەرەفدارایەکی زۆر خاص بخۆی ئالبومی دووەمە ماتین لە موزیکایەوە لە سازهای استفادەمان کردە کە بەڕاستی تەواوی سەریقەکان بەخۆی و بگرێەوە سعیمان بەرەوە بوو کە زۆر کەس ینی ئەنواعی سەریقە بتوانن بینەر و بیسەری ئەسخۆش یەکەم لە کاناڵی پۆرتەلەوداری کورسات کە بەڕاستی ئێمەیان یارمەتیدا بۆ بڵاوکردنەوەی کارەکانمان هەروەها ئێمەش ئینشەڵا سورپرازای خاصمان هەیە بۆتان بەزوودی و مەمنونی هەمووتان هەیە بێکەسی هەرجوانە لە خۆم لە کونجی ئەمەی خانە